تا ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی چڕ کار نەکراوە بۆ ڕێگریکردن و نێشتنی بەکارهێنان و بازرگانی بە مادەی هۆشبەرەوە. بەشێک لە چین و توێژە جیاوازەکانیش دەڵێن پێویستە حکوومەت بەجددی کار بکات بۆ ئەوەی ئەو مەترسیە لە کۆمەڵگا دوور بخرێتەوە. ئەرکی دەسەڵاتدارانە بەر لە هەموو کەسێ، دەسەڵاتی گەورەی وڵات بەر لە هەموو کەسێ. ئەرکی ئەوە دوای ئەوە شۆڕە بێتەوە بۆ وەزارەتەکان، شۆڕە بێتەوە بۆ موسسات، بۆ دەستگاکانی یعنی ناو کۆمەڵگا، ئیتر پەروەردەیە، تەندروستیە، زانایانی ئاینی بەڕێز، اینجا بانخوازان، دەرسی مزگەوتەکان. بەڕاستی ئێمە جاران ئەم دەردوشتە نەبوو لە ناو هەرێمی کوردستانە بۆ چونکە هەموو مزگەوتێ دەرسی تیا بوو. مەفروزە ینی لەم جۆرە هەڕەشە و مەترسیانە حکوومەت ڕۆڵی سەرەکی ببینێت لە ڕێگەی هۆشیارکردنەوەی خەڵک بە شێوازێکی گشتی دام و دەستگاکانی خۆی بخاتە خزمەتی ئەوەی کەوا بتوانن ببنە بەربەست و ئەوەی کە پێویستە لە ڕووی مەسایلی یاساییەوە بگیرێتە بەر. کۆنتترۆلی دەواازەکان ئەمە یەکەم لە هەر وڵاتێکا کە بتۆ بتوێت کە مادەی هۆشبەر یا هەر شتێکی کە کۆنتترۆلکە بێ دەواازەکانت کۆنتترۆلکەی. دوو هەمان کە زۆر گرنگە بۆ گەنجانی ئێمە کە حکوومەت ئاوەڕی لێباتەوە سەرچاوی سەرەکی چارەسەرکردنی زۆر کێشەیە ئەویژەوەی بێکاری گەنجانە. لە وڵاتی ئێمە گەورەترین کێشەمان ئەوەیە کە گەنجانمان بێکارن. لە پارێزگای هەڵەبجەش تا ئێستا سنتەرێکی پزیشکی نییە بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی هۆشگۆڕاون یان بۆی مادەوەشبەرەکانەوە ئالوودەن و لە ڕووی تەندروستیەوە وەک نەخۆش مامەڵەیان لەگەڵ دەکرێت. زیادبوون و هەڵکشانی ئامارەکانش پێویستی بە ڕێوشوێنی نوێ هەیە بۆ ڕێگریکردن و نێشتنی مادەی وەشبەر و بەکارهێنان و بازرگانیکردن بەو مادانەوە. ئەبێ پلانێکی استراتیژی تۆکمە هەبێت و هەموو ئەم ڕەهەندانەی کە پەیوەنددارن بپرسەوە هەمویان بێنە سەرخەت بۆ ئەوەی کە استراتیژیەکی حکوومەتی هەرێم، استراتیژێکی تەندروست لە پەیوەندیان بپرسەوە ڕێکخرێ. بەڵێ هەنگاو هەیە، بەڵێ هەنگاو هەیە لەسەر ئاسی دەستگای ئاسایی شێرەمەیە، لەسەر ئاسی بەڕێز وەزارەتی ناوخۆخەیە، لەسەر ئاسی بەڕێز وەزارەتی تەندروستی هەنگاو هەیە، بەڵام هەنگاوەکان سەرەتایین هیوادارین لە ئایندەیەکی نزیکا بڕوابرە و هەنگاوی گەورەتر و باشتر. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بەپێی ئامارەکان 1019 کەس لە ماوەی ساڵدا بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە وەشبەرەکان ڕاگیراون و ئەم ساڵیش تەنیا لە پارێزگای هەڵەبجە 81 کەس ڕاگیراون. بەپێی ئامارەکانی دەستگای یاسایی هەرێمی کوردستان 25 تۆڕی نێودەوڵەتی مادەی وەشبەر لە کوردستان هەڵوەشاوەتەوە. هەر بۆیە چین و توێژە جیاوازەکان دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچوو پێویستە پلانی نوێ دابنێت و سنوورەکان کۆنتترۆل بکات و چالاکی زیاتری هۆشیاری لەو بارەیەوە بەڕێوە بچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.